من وەک خانەوادەی گەریلایەکی شەهید وەک باوکی شەهیدێک ئەم داگیرکاریەی دەوڵەتی تورک وەک کلکایەتی نۆکەرانیان شەرمەزارەکەم کە ئەمە پێویستە یعنی هەموو گەل ئەمە باش بزانن کەوا ئەم داگیرکاریە قبولکردنی کارێکی ناپەسەندە و کارێکی ناڕەوایە و ئەگەر تورکیا بە بیانوویە کە گەریلاکانی پەکەکە لە چیاکانی کوردستانن یعنی هەرگیز نەبووە تۆ بێیت ڕەوایەتی بدەیتە شتێک کە لە ماڵی خۆتا کەسێکی داگیرکەر بێت داگیرت کە یعنی ئەمە کارێکی زۆر ناڕەوایە و ئەو داگیرکاریە و ئەو هێرشانە و ئەو کلکایەتی هەنێک هێزی کوردی شەرمەزارەکەم و پێویستە لە بەرامبەر ئەم داگیرکاریە لە دەرەوەی هێزەکانی تر گەل بۆ خۆی ئەمە باش بزانێت کە ئەم داگیرکاریەکی خراپە و ئەمە تەعەداکردنە لە میلەتی کورد لە هەر چوار پارچەی کوردستان لە ماڵی خۆیان بۆیە لەبەرەوە پێویستە بێدەنگی بشکێنن یعنی شەرمە تۆ کەسێک بێتە ماڵەکەت داگیری کات تۆ بێدەنگ بی بۆیە ئەم قسەم بەرامبەر گەلە بەرامبەر میلەتە بەرامبەر گەنجە ئەو گەنجانەی کە دژی گەندەڵین لە هەرێمی کوردستانە پێویستە دژی ئەو داگیرکاریەی دەوڵەتی تورکیش بێستن وە کلکەکانی بۆیە وەک خانەوادەی شەهیدێک خۆم وەک هاوڵاتیەک لە باشووری کوردستان ئەم داگیرکاریە شەرمەزارەکەم و ئامادەم چەکەمەشانم لە بەرامبەر دەوڵەتی تورکیا بجەنگم لەبەر ئەوە ئەمە داگیرکاریەکی ناڕەوایە و پێویستە هەموو تاکێکی کورد وابیر بکاتەوە کە بێوێ وڵات پارێزیە ئەوەی لە دەرەوەی ئەمە بیرەکاتەوە جاشە خۆفرۆشە ئەم بابەتە زۆر ڕوونە.